خۆشەویستانی کورسان نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکاران بەرنامەیەکی تایبەتی پانۆڕاماتان پێشکەشەکەین لە ئێستا داوێڕای هەموو قەیرانانەی کە لە ژیانی ڕۆژانەی ئێوەدا دووبارە و چەندبارە دەبنەوە و ئێوەی نیگەران و بێزار کردووە. یەکێک لەو قەیرانانەی کە لە ڕووی نەتەوایەتی و نیشتیمانیەوە گرفتی دروست کردووە چەک بەستووی پەیوەندەکانی نێوانی شێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستانە. ئەو دوو هێزە لە ماوەی ڕابردوودا هەر کاتێک بێکەوە بوو بن توانیویانە دەستکەوتی باش بۆ هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بەدەست بێنن. هەر کاتێک لەگەڵ یەکتریدا ترازا و لێک دوور بن بێگومان هەم زیانیان بە خۆیان گەیاندووە و هەم زیانیان بە خاک و خەڵک و نیشتیمانیش گەیاندووە. ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان پەیوەندیەکانیان نە زۆر ساردا نە زۆر گەرمە و نە ئەو ناوەڕاستەشە بەڵکو بەرەو ساردەکە زیاترە. بۆ وابێت بۆ لە پێناو نیشتیمانێک کە ڕووبارێک خوێنی لەسەر ڕژاوە لە خانەقینەوە تاک و زاخۆ بۆ دەبێت لەسەر پێکێنانی کابینەیەک بەم شێوەیە بێ. ئەمە پرسیاری یەکێتیەکان و پارتیەکان و خەڵکی کوردستانە بە بێگومان بێکەوە بێن تەکبیرێک بکەن لە حاڵی کوردان لەسەرەی دوور و درێژی بەنزین لە بێموچەیی و لە کارەبا و لە جادە و لە ڕێگەوبان. خۆ ئەگەر لە هەولێر 4 جادەی باش کرابێ و لە سلێمانی کەمتر کرابێ بۆ هەمومان نەنجە. ئەگەر بێت و لە سلێمانی 4 پرۆژەی باشی ئاو هەبێ و لە هەولێر نەبێ یان لە دوهۆک نەبێ بۆ هەمومان نەنجە. نەدەستکەوتی یەکێتی و نەدەستکەوتی پارتی نەشکستی یەکێتی و نەشکستی پارتی ئەیکەوایە بۆ ڕێک ناکەون. هەمووانە بەرنمەیەکی تەواو نەتەوەی و نیشتیمانی لەگەڵ بەڕێز کاگاری هەرسین لە پرساوی لەقی چواری پارتی دموکراتی کوردستان. کاگاری زۆر بەخێر بێت. سپاس دەکەم. اتفاقیکە بەڵای اتفاقی نایە بەرنامەی من و جەنابەت هەر نیشتیمانی بوانە مسپاسی جەناب دەکەم کە ئەو نەفەسە هەیە لە خزمەتە. ئەگەر پانۆرامایەک وێنەیەک بدێ بینەرەکانمان لەسەر پەیوەندەکانی یەکێتی و پارتی و دۆخی هەرێمی کوردستان ئەگەر یەکێتی و پارتی جارێ چی ئەڵێ کاگاری؟ وڵاهی من یەک طبعا ئەوەی کە تۆ فعلەن وایە بینی ئێمە و یەکێتی نا دەرگاکانمان لە یەکتری داخستووە بەڵام نەبینیشمان زۆر خۆشە فعلەن ئەو قسەی تۆ ڕاستە. بەڵام من قسەی هەندێک خەڵکی بیانی یەکەمەوە خەڵکی بە تەجروبەی بیانی کە لە خۆیان ئەپرسن ئەڵەن کێشەی بینی پارتی و یەکێتی لەسەر چییە؟ یعنی بەجددی ئەم پرسیارە پێویستە ئێمە لە خۆمانی بکەین. یعنی لە خۆمانی بکەین نەک ئەمە بێتە پرسیاری سەرجادا. حەق وایە ئێمە و یەکێتی بە یەکەوە کە دائنیشین یەکەم پرسیار لە خۆمان بپرسین لە یەکتری بپرسین بڵین کێشەکە لەکوایە. بەڕێی من دەردی فارسەکەڵێن نقطەی ئاغاز خاڵی دەستپێک لێو دەستپێکە. ئەو پرسیارە من زۆر جار لە خۆمەکەم بەڵام هیچ جارێک وەڵامێکی معقولم دەست ناکەوێ بۆی قەنەعەت بە خۆم بکەم بڵێم ئەشم بیللا جیاوازەیەکی زۆر دووری ئایدۆلۆژی لە بینی ئێمە و یەکێتیا هەیە یا ئێمە خەڵکی دوو وڵاتی جیاوازین یعنی سەیرە. ینی خۆت بەرپرسێکی دیاری پارتی دموکراتی کوردستانی لە سلێمانی لە هەم هەرێمی کوردستان و تەجروبەیەکی گەورە شتێ ناو حیزبە دوور و درێژ شتێ ناو حیزبە. یعنی ئەگەر ئێستا کەسێکی بیانی بۆ نمونە ئێستا من ڕۆژنامە نووسێکم لە ئەمریکاوە هاتووم هیچ نازانم لەسەر هەرێمی کوردستان بڵم ئەرێ نقطەی زۆر گەورە چییە؟ ینی خاڵی زۆر گەورە ناکۆچینیوان ئێوە چییە؟ نازانم. نییە ئەو پەڕی بمەوێ پینەی بکەم ئەڵم خوا غەزەبی لێگرتوین ئەی بڵێم چی؟ هەرە بێەوە بێ ئێوە نییە؟ بەڵێ کەواتە ئەبێ بەرەو چوە هەنگاو بنێت ئەبێت سەیریکە. من قەناعەتێکم هەیە ینی خۆم بە شەخسی من قەناعەتم وایە شەر نییە هەمیشە بڵێن تەوجیهەکان لە ئۆرگانێکی سەرەوە بێتە خوارێ. جاری وا هەیە زۆر لە مەسلحەتە و لە قازانجە کە سەرەوە جۆ لە قاعیدە بگرێ. مەبەستم لە قاعیدە یعنی قاعیدەی حیزبیە هی ئێمە و یەکێتی ئیتر لە کەوادرەوە بیگرە حتا کۆمیتە و ناوچە لق و مەڵبەند هەتا ڕێکخراو. من قەناعەتم وایە باشترین هەنگاو جا نازانم هەواڵانی خۆم و هەواڵانی یەکێتی هەتا چەند ڕایان وەکو منە من پێم وایە ئێمە ئەبێت لە خوارەوە عیلاقەمان باش بێ. مەسەلا دنیا خراپ نابێت ئەگەر کۆمیتەیەک لە مناسبەیەکە هەسێ سەردانی ناوچەیە بکە. ئەگەر لەقێک بەخۆی ستافەکەی بچێ بۆ مەڵبەند بەیەکە و چای بخۆنەوە
چونکە هەتا تۆ بەیەکە و قسە نەکەی نازانی مەشاکل لەکوایە یعنی تۆ لە مەڵبەند دانیشی و من لە لق هەر یەکەمان لە ناو بیناکەی خۆمان زەمی ئەوەی تر بکەین یعنی بەچۆ ئەگا ئەمە یعنی من هەنێ نمونە هەیە وە بزانم جارێکی لەگە خۆتا باسم کردووە ئەوە 11 ئەیلول نزیکە بێتەوە بەڵێ حەق نەبوو 11 ئەیلول ئێمە ویشەتی بەیەکەوە یادی بکەین مامزەلات پێشمەکەی شۆڕشی ئەیلول نەبووە بەڵێ ئەنجا بۆ ئەوە نییە بەڵێ ئەنجا بۆیە یعنی ئێمە ویشەتی نیشتیمانی کوردستان مەسەلا عیبەیەکی گەورەیە هەتا ئێستا بەیەکەوە ڕێ نەکەوتوین لەسەر یەک ڕۆژ لە 365 ڕۆژە لە ساڵێکە ناوی بنین ڕۆژی شەهید ڕۆژی پێشمەرگە مەسەلا یعنی تۆ لەم شتانەیە کەشتی بڵین ئەلفوبەی کوردایەتی و نیشتیمان پەروەرین ئەبوایە ئێمە ویشێتیسە زۆر لە پێش بووینایە ئێمە تازە بە تازایی یعنی باسی ئەم دیوی دێگەڵی ئەکەین دوای ئەو هەموو خوێنە دوای ئەو هەموو شۆڕشە دوای ئەو هەموو ئاوارەی و نەکبەتی و ماندووبوون و ئەلفال و یعنی بەڕاستی ما بێ کۆتایی پێبێ ئەنجا بە قەناعەتی من ڕاستە قرار لە سەریە لە تۆپی ئێمە ویشێتیایە بەڵام ئێمەش قەواعد بڵین قاعیدەی حیزبیش ئەبێ جورئەتی هەنگاونانی هەبێ بە ئاڕاستەی باش کاگاری بەڕێز لێ بسراوی لقی چواری پارتی دموکراتی کوردستانی لەو فترەی پێشوو بینی مەسەردانی شارباژێڕت کرد و مەسەلەن چوو بۆ کۆمیتە چوو بۆ ئاسایش بەڵێ وایە مەسەلەن لەگەڵ ئەوانە وێنەکانیشت بڵاو کردەوە بەبەستت چیە لەوە مەسەل ئەمە لەلایەن پارتی دموکراتی کوردستان لەلایەن قیادەی خۆتەوە ڕەخنەت لێ نەگیرا و ئەتەوێت چی دروستکەی بەوە وڵاهی لەوەی ئەخیرەوە هیچ کەس یعنی چ مەکتەبی سیاسی بڵین قیادەی ئێمە نەخێر بە پێچەوانەوە زۆریشان پێخۆش بوو بەڵام مەسجەکە چی بوو بەڵێ ناوچەی ماوەت سەر بەلقی چوارە بەڵێ ئەگەر شارەزایی جوغرافی ئەوێتە بێ هەتا حدودی ئێران ئەمە هەرسەر بە حیزبیە نەڵێم نەگەیداریەن سەر بە ناوچەی ماوەتە قامیش ئەمە دڕێ ئەمە تاگاتە مەروێ و ئالان و ئادەم خۆش من بۆ ئەوەی کە بچم سەردانی ماڵی هەواڵانی خۆمان بکەم نزیکی 4 ڕۆژ لە ماوەت مامەوە هەر لە ناوچەژە مامەوە ئەی ناگەڕام موسلیمانی بەڵام لە پێشەوە هیچ حرەکەی بکەم چوون بۆ ئاسایش وتم هەر زۆر بەسەراحەت وتم کاچی من زۆر تەبیعیە ئێوە کە ئاسایشن بڵێن ئاری هەرسینە چێکە لێرە چیەکە لێرە 3-4 ڕۆژ لێرە و شەڕی نابێ وابێ وتم بۆ ئەوەی ئێوە دڵتایمین بن کە من هاتووم سەردانی ماڵی هەواڵانی خۆمانەکەم ئیتر ماڵی پێشمەرگەی ماڵی شەهیدە ماڵی هەواڵێکە ئەوانە یعنی هەتا پێشم وتم نا حیمایی زۆرم لەگە خۆم هێناوە بە یەک سیارە هاتووم بەڵام چەند خۆش بوو مدیری ئاسایشەکە وتی ئێمە حیمایی تۆین منو بەستم لەم ڕۆحیەتەیە کە ئەبێ دروست بێ اینجا چوون بۆ کۆمیتە ڕێزێکی زۆریان لێگرتین دیاریی خنجلیانشم بۆ بردبوون خەریتی سلێمانی یعنی جەویشی زۆر برایانە زۆر خۆش زۆر پڕ لە متمانە ئێدە ئێستا وامان لێ هاتووە من و تۆ بێ دانیشین باسی ئەمە بکەین بڵێن ئەمە دەستکەوتە ئەمە ئەبێ شتێکی طبیعی بێت ئەبێ خۆی وابێ شتەکە وابێ ئەگەر وانە بێ ناتەبیعی بێت بەزەبت وایە ئەوە گەر ئێستا بتوام ئەرکاگاری زۆر دەمێکە لەگەڵ ماڵبەند و کۆمیتە و ئەوانە کۆنتاکتان نیە بۆ ئێستا ئەوە تا چوونەکە پرسیارەکەم بۆ بەچەی سەر ڕاستە ئەخ بۆ یعنی کوردایەتی لەکوێیە مەسەلەن ئێمە هەموو باسی کوردایەتەکەین مەسەلەن ئینگلیزایەتی خۆیەکە لە پەروەری خۆیەکە ئەوان بۆ مەسەلەن لە برێکزێتیان کردو مەسلەیەکی ئەوروپا هاتنە دەرەوە مەسەلەن بەریتانیا ئێمە ناڵێ بعد سەری دنیای دەرەوەکەین خۆ ڕاستە هەندێک تێز هەیە ئەڵێن دەوڵەت نەتەوە نەماوە بەڵام بۆ ئێمە میلەتی بۆ ئێمە نا ئەو شمولی ئێمە ناکازانی بە یعنی من خوا نەکردە بوومە لەرزەیەک بیا لە ماوەت ئیتر فەرقی کۆمیتە و ناوچە چییە؟ لێدا ئاو نەبێ وەنیە ئێستا باشە کاگاری هەر بەڕاستی مەسەلەن ئەو سەرە دوور و درێژەی بنزین لە زاخۆ هەتا ئەگاتە پێنج شوێنێک نییە بڵێن ڕاستە ئەمە قسە بێشێتی و پارتی ئەوترێ بینی وتە خەڵکێک گەڵێ
یاربی خوایە لە ناویان بەیان چی چ ناخۆشیێک لای تۆ دروستەکە زۆر. چ هەستێکت دەداتێ زۆر کاکە ئەنی بۆ یەکێتیەکی شەروا نیە بڵێ محراجی جەنابتەکەم چکۆ نانە من تێگەم من بەرپرسێکی حزبیم یان لەنا حکوومەتانیم بڵێ ئەمانە هەمووی ئیشی حکوومەتە بەڵام من زۆر جار هەر لەم بەرنامەی جەنابتا باسی شتێکم کردووە ئەمە هەمووی نەتیجەی دووری پارتی وشێتیە لە یەکتری بە بەنزینیشەوە من جارێکیان هەتا کردم یعنی بە سوعبەت نەزانم بیرم ما بێ وتم ئەگەر باران نەبارەی خەتای پارتی وشێتیە هەمووی خەتای ئێمە وشێتیە هەمووی من بە وتاریش نووسی ما هەفتەیەک ڕابردوو بڵاوم کردەوە وەبزان بینی وتا ئەمە عیب نییە ئینسان بە پێچەوانەوە ئەمە گەورەیە تۆ دان بەکەم و کوڕی خۆتا بنێ ئەگەر ئێمە و یەکێتی باش بسازێن بەیەکەوە ئەو چێشانە هەمووی حەلە بن بە ڕۆژێک نا بەڵام لە پرۆسێسێکە ئێمە هەمووی حەلەکەین هەتا مەسەلەی موچە بەڵێ موچەش بۆ حەلە بێ هەمووی بۆ حەلە بێ ئێستا زۆر ناخۆش نیە مەسەلەن کابینی بەنزین بەو شێوەیە کاگاری ناخۆش نییە نەخۆشی شەکرێ هێچە زەختیە تێتە سەرەوە بە دوو ڕۆژ بۆی چ لەتر لە بەنزین هەمووی ناخۆش بەڵام خەتای پارتی وشێتیە خەتای پارتیچێتە سامە کۆچی بینەرانی بەڕێز لەگەڵ کاگاری کە هەموو شتێک خەتایەکێتی و پارتیە بۆی بێتە فشارێک لەسەر ئێمە بسازین ئەم مۆزوعانە حەلە بن ئەی تەواو دەستە ناکۆچیە وای کردووە باشە کاگاری ئەگەر بێت و بۆ نمونە جەنابەت چووی بۆ ئاسایش ماوت ئەو دووبارەکەم مەسەل بۆ نمونە سبەینی بەرپرسی مەڵبەندی زاخۆ دهۆک پارتی نێت پاشێک بنوێنێ بڵێ کاکەوە قابلە لێرە حەزب بنین ئەو قایمقامی زاخۆ با بۆ ئێوە بێ یەکێتی بڵێ کاکە وەرە قایمقامی هەڵەبجا قایمقامی کەلار ڕانیە دوکان با بۆی پارتی بێ دنیا خراپە بێ نا ئەسڵەن ئەوە پارتی بۆ ئەتوانێت یەکێتی سفر کاتەوە یەکێتی توانێت پارتی سفر کاتەوە ئەزانی جا منە مەم لە وتارەکەمان نووسی بوو بەڵێ ئەم قسەی کە توی بۆی ئەمە تەوزیفی کرد ئەزانی چۆنە نەخێر ئەمە ئەسڵەن بە عەکسەوە نە دنیا خراپە بێ نە یەشێتی ئەکەوێتە ژێر مەترسیە و نە پارتیش ئەمە متمانە دروست دەکات یعنی وەرە من ئەمەی کە ئێستا خۆت وتە وای دابنێ بڵێ قایمقامی زاخۆ یەشێتیە بەڵێ چیەکە خۆی خەڵکی زاخۆیە بەڵێ دڵی بە شاری خۆی سووتێ بەڵێ وەکو پارتێکە بەڵێ ئێمە تاقی کات و بیبا بەڕێوە ئەسڵەن بە قەناعەتی من جا بەعکسی شەوە وایە بەڵێ مەسەلا قایمقامی ڕانێ با پارتی بێ بام حافزی هەڵەبجە پارتی بێ بام حافزی ئەو لێرەشێتی بێ تۆ کە ئەمەد کرد ئیسپاتی متمانە ئەەکەی لە بینی خۆت و بەرامبەرەکەتە ئەڵی کاکە من سیقەم بە تۆیە من شەو کە ئەنوم بە ئیسراحە دەنوم پێویست ناکات فەنگەکەم لەسەر پێ بێ لەبەری ئیمانم بە حراسەتی تۆ هەیە دقیق باس شەڕی ناو خۆ بکەین ئیمانم بە حراسەتی تۆیە کە ئەنوم ئەزانم وەکو خۆت منیشە پارێزی ئەمە متمانەیە ئەم متمانەیە لە ئێستاە لە بینی ئێمە وشێتیانە نییە نه بەڵام بە قەناعەتی من ئەم هەنگاوانە محاولی باش و جددین بۆ ئەوی کە ئەو متمانەیە دروست بێ کاگاری ئەگەر ئەوەی کە ئێستا سنوورەکانمان جیا کردوتەوە من ئەڵێم ئەو 14 مەتری لای کەوتۆتە لای تۆ پێ ئەوڵە 20 مەتر لە سنووری مەسەلەن شێراوە کەوتۆتە لای پارتی و ئەمە دەوڵەت سازی و نیشتیمان سازی پێکرێیان ئەوەی کە ئێستا جەنابەت باست کرد زۆر تەبیعیە با قایمقامێک لە سۆرانیەکێتی بێ قایمقامێک لە هەڵەبجە پارتی بێ کامیان دەوڵەت سازی نیشتیمان سازیەکە حتمەن ئەمەیان دەوڵەت سازی ئەمە شتێکی تریژەکە من لە پێشەوەی بێمە ستۆدیۆ لەگە برادرانی ئێوە لە ژوورەی تر دانیشت بووین هەنێ قسەمان کرد باسی ئەومان کرد کە مەسلەی ئینتیما لە ناو بڵێن گەنجە ئینسان هەست دەکات جارجار لاواز بووە بەڵێ تۆ ئەگەر ئەم کردەوەیە بنوێنی ئەمەی کە تۆ باس کرد بەڵێ ئاستی ئینتیما بەرزەکەیتەوە چونکە ئەو کاتە لە گەنجێکی سلێمانی هەتا زاخۆ لە دەربەنی خان و خانەقینەوە تا زاخۆ پێی ئەڵێ کاچی من ئەم نیشتیمانە مڵکی حیزب نییە مڵکی میلەتە ئەم کاکە زانایەش باەکێتیش بێ بەڵام خەڵکی کوردستانە لە پێشەوە یەشێتی بێ بۆیە ئەمە ئینسانێک کە توانای بەڕێوەبردننی هەیە ئێمە ئیتیفاقمان کردو لەگەڵ شێتی نیشتیمانی کوردستان ئەمە بێ بە قایمقامی سۆران ئەمە مەسجە بۆ میلەتیش
کە پێی ئەڵێ کاکە ئێمە یەکین ڕاستە حیزبی جیاوازین بەڵام یەک میلەتین یەک زمانەمان هەیە یەک چارەنووس و یەک مێژوو باوەڕێکی کاگاری با ئەوە بەڕێزت ئەزانی بۆ بینەران و بۆ مێژوو یەکێتی کە قامەکان و پارێزگار تەوانەوە استحقاقی خۆیان بوو من هەمیشە ئەڵێم دای بە یەکگرتوو بە کۆمەڵ و بە گۆڕان و بە باوانی بەشداریان کرد یەکێتی بەهێزتر کرد طبعا واکە یەکێتی لاوە هەز نەکرد نا مثلا قائم محافظی سلێمانی تا ئێساش لەسەر بستنەوەی گۆڕا حسابە بدر عامی کشتتوکاڵ لەسەر گۆڕا حسابە مثلا قائمقامی پێنجێن کە منطقەیەکی حدودیە قائمقامی قەڵازی گۆڕانن مدرناحی ژاراوە یەکگرتوو بوو بۆ نمونە وڵای من ڕۆژێک نەبینیەوە یەکێتی بڵێ کابرای گۆڕا هەڵی بتاوەتە سەرم یان یەکگرتوەکەڵی بتاوەتە سەرم یان کێشە لە نێوان پۆلیس و ئاسایشە هەبێت ڕاستە یعنی یەکێتی بەهێزتر کرد نۆکۆ ئەوە من جارێکیان بەڵێ بە برادێکی زۆر خۆشەویستی خۆمت لە ناو پارتی باسی حیمایەمانە کرد بەڵێ من وتم ئەبوایە حیمایەکانی مامۆستا سەلاحەدین بەهادین مامۆستا عەلی باپیر ڕەحمەتی کاک نەوشیروان مستەفا و مام جەلال و جەنابی سەرۆک ئاژانسی پاراستن داینایە لەگە دەستگای زانیاری ئیشی ئەوانەوە ڕاست ئیشی ئەوە نییە تۆ من ئەو پێشمەرگەی یا ئەو کەسی کە حیمایی منەکە حتمما ئەبێت حیزبی بێت و حیزب تەسکیی کرد بێ ئەمەشم بە نمونەیە جێڕایەوە وتم ڕەجەب تەیب ئەردوغان لە ساڵی هەشتاکان لەلایەن میتەوە ڕاوەکرا ئێستا ئەوەی کە حیمایەکە میتە وایە هیچ هەموو جوڵەکانی میت بەڕێوێ بە ئەو موسسەیەی کە پێڵەن CIA کە حیمایی ئۆبامایە کرد ئێستا حیمایی دۆناڵد ترامپەکە 4 ساڵ پێش ئێستا لە سەردەمی بایدنارە و CIA چۆ سەرماڵی ترامپ ئەوە نییە بە دوێ بەڵگەنامەیەگەڕ ئەنجە بۆیە بە قوربان سەیریکە ئێمە ئەمە معنای ئەوەی ئێمە هێشتا ماومانە ببین بە یەکەم موسساتی یەکگرتوو نیشتیمانی بین ئێمە هەرێمی کوردستانمان بە دیفاکتۆ کردو بە دوو ڕنگ سەوز و زەرد ئەمە نیشتیمانی نییە ئێستا توانین بڵین دوو ئیدارەیە یا هەنگاو زۆر جار بە شەرمەوەڵێنیان دوو ئیدارەیە واللهی بە قەناعەتی من دوو ئیدارەیە خۆش نییە ئەم قسەیە ها ئینسان وەکو خەنجەر بکەن بە جگەرتا وایە کەم قسەیەکەی بەڵام ئەمە حەقەتە لە کۆنفرانسێک کاک نەچیروان بارزانی وتی زۆر جار باسی دوو ئیدارە یەکەن پێڵێن ئێستا دوو ئیدار ئەبێ بە دوو ئیدارە وتی بەڵام با زۆر باش بزانن یەکێتیش و پارتیش وتی دوو ئیدارەواتە سفر ئیدارە نازانم جۆت لەو قسێ بوو بەڵێ جۆم لێ بوو تەواوە بەڵێ وایە چۆن بۆ ئەزانی کاکە جانۆ کوێت تۆ دوو برا بە زۆر لێ شەنجاکەیتەوە بە زۆر یەکیان بنێری بۆ شەرقی چەند بۆ غەرب ئێمە واین ئێستا یعنی ئێستا من خەڵکی سلێمانیم لەم شارەیە من خەڵکی سلێمانیم پارتیم دراوسیەکەم خەڵکی سلێمانیە بەزیچێتیە بەس دوجار ئێمە هەومان کوردین مشکلەکەوەیە ئێمە نازانم چۆن هاتووەمە ئینسانە بێ بچێ یعنی لێکۆڵینەوەیشی مێژووی بکە نازانم چۆن هاتووە بەڵام ئێمە لە ئێستایە حیزب بووە بە دەرەجە یەک حزب سازیەکەین ئەزانی من قەناعەتێکی شەخسیم هەیە حەزەکەم باسی کەم بەڵێ فەرموو من قەناعەتم وایە بەم مەرتەبانەیەتە خوارەوە خوا نیشتیمان میلەت حیزب ئێستا ئێمە هەندێک جار ئینسان ئەو ئینتیباعی لا دروست بێ کە لای ئێمە نەعوذ بالله حیزب لەسەر و خواشەوێ ئەو خراپە کارەساتە طبعا ئەوە دۆگمە چکە میلەتەکە و مهمترە تۆ بۆ حیزبایەتێکی بۆ میلەتی ناکەی میلەتە کابرا کۆمپانیایەک بۆ دانێ بۆ خزمەتی خۆی بازرگانی کۆمەڵی خەڵکی بەس ئەگەر کردت بە بارگرانە ئەنجا کاکە زانام ئەگەر کوردستان نەبێ چێشتە لە وڵات هەیە هیچمان شت نین ئێمە بەم خاکەوە مهم و جوانین لەگەر ڕێز و حورمەتێکی زۆر زۆرم بۆ میلەتی قەرەچ ئەمە بەتەعن نایڵێم میلەتێکە نیشتیمانی نەبوو پێڵەن قەرەچ چکە هەر ڕۆژە لە شوێنێکە ئێمە میلەتێکین خەڵکی نیشتیمانێکین ئەبێ خۆشەویستی کوردستان و خۆشبەختی گەل وامان لێ بکا کە لەم مەرتەبەی بینە خوارەوە ئەوان میلەت و نیشتیمان بخێنە
سەرسەرمان و بە تاجی سەرمانی بزانین نەک ئێمە ببین بە تاجی سەری میلەت و نیشتیمان. کاگاری شەڕز نێوێک هەیە لە سۆشال میدیا و لە مێدیای سێبەر لەلایەن پارتیشە و لەلایەن یەکێتیش بەڵێ وایە هەیە. من پرسیارێک لە جەناب دەکەم بۆ نمونە ئەگەر لێرە کێشەی ئاو لە گەڕەکێک هەبێ سبینی ڕەنگە کێشەیەک لە دوهۆک هەبێ تەبان وایە وانێ با ئەمە بۆچی مەسەلەن من نیشانی بدەم بڵێم خەڵکی نێوەرە نیچێتی فاشیلە یان لەولا پیشانی دەم پارتی فاشیلە ئەمە یعنی کورتی ئیسفادی لێکە خەتەرتر لەوە ئاسایشێکی ئاسایشێک هەیە لە بۆ نمونە لە سۆران با زۆر ناوی ئەوانە شەقڵاوە ناوی بێنین ئاسایشێکی لێە ئەم پۆلیس و ئاسایشە ئەمنێت هەموو خەڵکە پارێزوانێ ئەگەر من ئەو بشتێنم بەڵام ئەمانات بوان وان هەموو ڕۆژشتیان لەسەر بکەم لە مرۆڤیان بخەم چی سوودێک بە منە هیچ سوودێ ناگەنێ بەڵام مەزانی بووایە لەبەرەوەی ئێمەوەی شێتی هەستاوین تەنانەت پۆلیس و ئاسایشیشمان کردو بە حیزبی بابای کارمەندی هی ئاسایش لە هەولێر ناڵێ من کارمەندی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستانم ئەڵێ من ئاسایشی پارتیم. حیزب چۆن ئاسایشیە بێ حزب چۆن پۆلیسیە بێ چۆن مروری ئەبێ ئەجا برای بەڕێزم بۆیە یعنی من زۆر جار محاولەم کردووە لە شەڕی داعشام پێشمەرگە بووم کە لە هەندێک لە پێشمەرگەکانی تێبگەێنم بڵێم تۆ پێشمەرگەی پارتی نیت تۆ پێشمەرگەی خاچی پیرۆزی کوردستانی لە ڕێگەی پارتیەوە نەنا بۆچی لە ڕێگەی پارتیەوە ئێ باشە پرسیارێکم من کابرایەکەم ئەندامی هیچ حیزبێنیم هیچ بەڵام ئەو مواسەفاتی کە وەزارەتی پێشمەرگە داواکە من تیامایە منە بم بە پێشمەرگە بۆ لە بەرێ حەزم لە مهینەکەیە و ئەمێ نیشتمانی خۆم بپارێزم ئەگەر خەڵک لێم بپرسێ تۆ پێشمەرگەی شۆی خۆم لە هیچ حیزبێکەوە نەهاتوو ئەی چی بڵێم بەڵام کورد بوو ماسفاتی پێشمەرگاتیم تایە نەخێر من ئەبم بە ئاسایش نەتەسچەی پارتیم هەیە و نەیەشێتی یعنی لە من مەمنوعە کاکە من حەزم لە حیزباتی نییە یعنی بە زۆرە ئەمما بۆ مرور واریدە بۆ پۆلیس واریدە معقولە ئێمە کارێکمان کردووە یەکێک ئەبێ بە مامۆستا ئینسانێکی مەدەنیە ڕوو ئەدا لەم هەرێمی کوردستانەیە بۆی تەعین بێ ئەبێ مەڵبەند و لق هینێکی بە یعنی تەسکیێکی لە شوێی دنیامە هەیە ئەمە کەی دەوڵەت مەداریە ئەمە معنەیە ئێمە نوێنەری خۆمان جەنابی کاک مەسرور و جەنابی کاک قوبات هەر یەکەمان ئەینێرینی ناو حکوومەت بە تیمێکی وزاریەوە ناوچە و کۆمیتە و مەڵبەند و لق هەڵەسن تەداخلی شوکاری حکومەت دەکەن ئێتۆ تیمن ناردۆتەوێەوە بۆ تەداخولێکی ئەوە کە ئیشی تۆیە ئەوە کە ئیشی تۆیە تۆسی کتابی حیزبی بکەی بۆ وەزارەتی بڵایەتی تخوا فڵانشمان بۆ ناکەن ئەجا ئەمانەیە کاکە ئەو نمونەی جا من ئەمانەم هەمووی لە نمونەی ئاسایشەکەەوە هێناوە ئێمە ئەبێ کارێ بکەین خەڵک ئاسایش بەهی خۆی بزانێ یعنی بڕوات بێ من زۆر جار خۆم بەتەنیا سارە لێ خوڕم ماڵم لە سیتەکە جار ڕووی یاوە ئەوەی کە پێڵێن ئاسایشی یەکێتی ئەوە ناچارم وا بڵێم ئێوارە باشم لێ کردومە سەلەوە توێ ئەوە کاگاری خێرە بە تەنیا منیشتومە بۆ و توتی حیمایە لەگەڵ نییە و تومە ئەی تۆ ئیشت چییە تۆ حیمای منی ئێ تۆ ئاسایش نیت ئەمەیە کە دیسان خەتای ئێمەوەیشێتیە تەنانەت ئاسایش مرور ئەمە پۆلیس ئەمە پێشمەرگە هەموویمان جیا کردوێتەوە کردومانە بە ئۆرگانیشی حیزبی ئەمانەی باسیەکەین ڕەنگە زۆر بڵێن ئەمە خەونێکە و ناتەدی بەڵام نابێت ئەگەر بمانەوێ ئەو وڵاتە ئەم نیشتیمانە و قوارێ هەروە بمێنێتەوە ڕۆژێک ئەمان ئەگەر خەونیش بێ قسەش بێ بەبێ بەکردار هەر ئەبێ ئەو محکومین بەوەی ئەوە جێبەجێکەین ئەزانی من بڕام وایە خەویەتە دی بەڵام ئەبێ هەوڵی بۆ بێ ئەگەر ئەمە ڕوونەیات ئەو عیبێکی گەورەیە بۆ ئێمەویشەتی ڕۆژێک بێت من ناوی وتارەکەی هەفتەی پێشوم من خەونم هەیە خەوەکەی من ئەمەیە خەوەکەی من ئەوەیە کە ئێمەویشێتی ئەمەگە متمانەمان بە یەک بێ لە ئاستی ئەوەی کە زۆر کەس بە مستحیل ێزانێ ئاژانسی پاراستن و دەستگای زانیاری یەک بگرن هەرچی جاسوسیمان کردو بەسەریەکەوە ئەو کاغەزەکە بگەین سەر مێزەکە بڵێ کاگە من ئەوم کردو بەرامبەر بە تۆ
بحيث جاسوسی بەسەر چیەکەواکەین مەسەلەی مەسەلە ئاخر دە تۆ جۆ بگرە بەڕاستی ئەمە یەک خەونەکە ئەوەیە کە یەک ئاسایش لە هەرێمی کوردستان هەبێ بەڵێ یەک دام و دەستگای پۆلیس هەبێ یەک دام و دەستگای مرور هەبێ یەک هێزی پێشمەرگەی یەکگرتوون یەکەی هەفتا ئەلەم تیپانە نەک دوو دژە تیرۆر ئەمە خەونەکەیە ئێمە محکومین بەوەی کە ئەبێ ئەمە بێنی نەدی وەکو چۆن ئەوەی کە نمونونەکەی کە هێناتەوە بڵێن قایمقامی زاخۆیشێتی بێ وەکو چۆن محکومین ئەوەش بکەیت ئەو وەختە توانین بڵین قواری هەرێمی کوردستان لە دەستێکی ئەمیندایە لە دەوڵەت سازیەکە خوا کاکەزانە ئێمە میلەتێکی زۆر سەیرین بەڵێ لامان طەبیعیە محافظی کەرکووک یا عەرەب بێ یا تورکمان بەڵێ بەڵام لامان طەبیعی نییە محافظی سلێمانی یا محافظی هەولێر ئەمیان پارتی بێ ئەویان شێتی بێ سیر نییە ئەو بە سەیریان کارەساتە کارەسات و نەکبەتی و هەرچی ناو لێ ئەنەیەوانەیە باشە کاگاری من زۆر جارە و پرسیارم جەنابەت کردو بەڵام پارتی توانێت چێتی بسڕێتەوە بچەوانە شەوی چێت توانێت پارتی بسڕێتەوە ئەی بۆ یەک ناگرن بۆ ڕێک نابن ینی بیرتە مەسەلەن خۆ نەک بیرتە ئەنی ئەوە دوێنێ بوو سەردەمی ئەوەی کە اتفاقی استراتیجی کرا خەڵک لە خۆشگوزەرانیان نەبوو ئێستا خەڵک ئەترافەکەڵێ موچە هەبوو بەنزین هەبوو هەمووی هەبوو بەڵام با من یەک ڕخنە لەو اتفاقی استراتیژیە بگرم بەڵێ جای ترش بێکەوە وابزان باسی ئەومان کرد بەڵێ اتفاقی استراتیژی زۆر باش بوو بە چۆی خراپ بوو لە مەکتەبی سیاسی قەتیزما نهاتە خوارەوە ڕاست نهاتە نێوان کۆمیتە و ناوچە مەڵبەند و لق بۆی کە لە یەکتری نزیک بنەوە یەکتری باش بناسن بەڵێ لە کاتی هەڵبژاردنە منافەسە یەکتریەکەین بەس کە هەڵبژاردن نەبێ با یەکتری بناسین با بچین بۆ سیمیناری یەکتری بۆ پرسەی یەکتری بۆ یادە کۆمەڵایەتیەکانەوەی لە ساڵگە نەورۆزە نازانم ئەمانەیە بەرپرسێکی حکوومەت لە حەزبێکی دیکە نە پارتی نێشتی چەند ساڵ پێشستا لێرە بەرنامەی دەسەڵاتی سوارمان هەبوو لەسەر مەسلەیەک وتی من ڕۆژێک دیارەکەم لە هەولێرەوە دێم بۆ سلێمانی بەرپرسێکە بینم دوایش دێم بۆ بەرنامەکەیت کە هات بۆی باسکردم وتی من هێرۆخانم بینیوە هێرۆخان بە تەواوەتی پاڵپشتی وتێتی ئەزانم حەزب تەدەخولەکە واکە بەڵام تۆ لەو سنوورە کە تا قسەی من و تەلەفۆنی منەڕوا هەر کێشەیەکیان بۆ دروستکردی تۆ دەستکراوە بە پلانەکانی خۆت لە بواری خزمەتی کشت و کاڵ و ئاژەڵداری جێبەجێکە لەکوێ پێویست پێ بۆ من پشتیوانی تەکەم بە ئەنەرجیەکەەوە هات بەرنامەی کرد بە دڵخۆشیەکە بوو نەو فترەی بیرم خستەوە یعنی ئەم هەستا وتی مخابن کە نەخۆش وتی من بۆ من پاڵپشتێکی گەورە بوو ژمارەی تایبەتی نووسنگەکەی پێدا بووم کەس نەی ئێوێرا بێتە ڕێگەم ئەم هەستا ئەم پاڵپشتیە بۆ حکومەتداریەک بۆ زیرێک کە هەر ڕێک خۆی بەبێ کەس بزان ناوێتی و پارتیە وانە هێزی نییە ئەمە بێت چۆن تەوزی بکرێ کاگاری ئەمە قوربان من هەمان شتم بینیوە تەوان هەم لە هێرۆخانم بینیوە بەڵێ لە بێ خوشتی گەورەم و ڕفیقێکی خۆشەویستمە بەڵێ هەم لە جەنابی کاک مەسعود و کاک نەچیروان و کاک مەسعود بەڵێ فعلا ئەگەر تۆ بتێت دەوڵەت مەداری بکەی بێ بۆ نەوابیکەی یعنی چی خۆ چاکەرەوە حیزب حاکمە یا حکوومەت حاکمە ئجا ئەمە ئەبێت لە هەموو دەوایری حکومی یعنی بڕواکەی من لەم لقی چوارە بەڵێ خەڵک هاتووە بۆ لامی شەتی بووە بەڵێ ئیشەکەی لە وەزارەتێک بووە وتومە من تەداخلی ئیشوکاری حکوومەت ناکەم وتوێتی آخر لە بەروی یەشێتیم بۆی بۆم ناکەم توم بەسەر چاو بۆ دەکەم بۆم کردووە وتومە بێ منەتیش بە دەنگ نەی بە پارتی لە هەڵبژاردننی داهاتەوە دەنگ بێ بەیشەتی تۆ لە پێشەوە یەشێتیبی کوردی ئەمە یە کاکەزانە من هەموو جارێ ئەمە ژەرمەوە بۆ ئەو فاکتە ئەو ڕاستیە کە ئێمە ئەبێت لە پێش ئەوەی یەشێتی بین لە پێشەوەی پارتیم لەبێ کورد بین وەزیری پارتی ویشێتی نییە وەزیری هەرێمی کوردستانە چی وتت باسی هێرۆخان کرد چی هێرۆخانت لە یادیان حەستە کرد ئێستا تەندروستی زۆر باش وایە چی بکردن جا چیم بەدڵ نەبوو مەسەلا سەیری خوا سەلامەتیکە مەسئولی مەڵبەند بوو ئەندامی مەکتەبی سیاسی بوو دوای مەڵبەند دەچوو بۆ خاک سێ چوار ساعت لەوێ بوو کورساتی شێرە دوایە هات بۆ کورسات
اینجا شەویش خەڵکی بینی یعنی مەوزەیە خۆ یعنی هێرۆخان نە کەسێکی باڵا بەرزە و 950 کیلۆ بۆ ئافرەتێکی زۆر متەواضع زۆر یعنی بەجسم زعیف ئەم هەموو وزەیە لە بوارە نیشتیمانیەکە و ئەنجا بۆسە ئەمە بەشی وزەی ئیش بەڵێ شتێکی تر ئەوەی کە بە قەنەعەتی من ئێستا سیحەتی باش بووە و دەوری ئەبوو ڕێی من وەزعی پارتیویشتی ئاوا نابوو لە بەرەوەی ئافرەتێکی ئینسانێکی دنیادیدە و دووریە بینی جگە لە مواسەفاتی تر مەسەلا ئەم هەموو سەلیقەیە ئەو شتە جوانانەی کە لە سلێمانی کراوە هەموو ئەو کردوێتی یعنی ئەم فکری فەرهەنگ ساحبی فەرهەنگ بێ ئەوەیە بنەماکانی نەتەوە نیشتیمانی طبعاً وایە. ئەو بوارانەی خۆ قابلە وایە چیتر بێ کاگاری من شتێک بە جەناب تەڵێم لەبەرەوەی جەنابەت پێمە کاک مەسعود زۆر خۆشەوێت بەڵێ وایە وانە باڵێ ڕاستە من مەسعودیم مەسعودیت آه. باشە پێم خۆشیان هەر کەس لەباری مەبدەئی خۆت سۆز بێەوە هین نەبێت هەر لەمەوەی 2 هەفتەی ڕابردوو بە بەرپرسی گەورە بچووک یەکێتی کۆمەڵ یەگرتوو هەر ئەوانم مەسەلەن گفتوگۆ لەگەڵ کردوون لە پانۆرامایە ئەڵێن خۆزگا لە غیابی کۆچی دوای سەرۆک مام جەلال کاک مەسعود ئەو تەجروبەیەکی گەورەی هەیە ئەو ئەزمونێکی گەورەی هەیە دڵنیام هەموو لایەک ڕەزامەند دەبوون پێی زۆر داوای ئەوەکەن لە قاڵبی پارتی بێتە دەرەوە بۆ تۆش ئەو بۆ چوونەت هەیە ئەجا بەعرزەکەم من طبعا لە کۆبوونەوە تەمام ڕێزم بۆ خەباتی کاک مەسعود هەیە و لە ڕووی نەتەوە خزمەتی کردو بەڵێ من ئێستا وتم لە شوێنی تری ژووتومە طبعا من لە دوای من کابراکی قەومیم بڵێ ئەزانم وە پێم وایە هەموو جارەیەک پرسیار لە خۆمەکەم ئەڵێم عەرەب یەک میلەتە 22 دەوڵەتی هەیە بەڵێ کوردیش میلەتە یەک دەوڵەتیشی نییە نیەتی بۆیە من لە دوای 25 نۆی 2007 یعنی ڕیفراندۆم هەتا ئەو نقطەی تاریخ من مەلای بووم بەڵام لەو ڕۆژەوە بوو بە مەسعودی ئەزانی با یەکشتە پێ بڵێم من بەشداری کۆبوونەوەکانەکەم ئەو کۆبوونانەی بڵێن کۆمیتەی ناوەندی بەڵێ هەموو هەوڕێکی باش و پۆزتیف هەنگاوەکان کە لەلایەن پارتیەوە بۆی شێتیەنرێ هەمووی کاک مەسعودی لێ پشتەوەیە بۆ کاک مەسعود لەوە دەرچووە بڵێ ئێمە ئەڵێ ئێوە یعنی کە مخاتەبەمانەکە یعنی خۆی لەوە دەرهێناوە من قسێکی تری کاک مەسعود هەیە نازانم ئێوە بیستوتانەیان نە لە هەموو کۆبنەوەی کاڵێ حیزب وەسیلەیە بەڵێ بەڵێ ئەگەر یەکێک بەڕاستی کاک مەسعود بەڕابەری خۆی بزانێت نابێت لە مەبدەئی کاک مەسعود دەرچێ ئەوڵێ حیزب وەسیلەیە ناڵێ هەدەفە معنایە ئێوەیە ئەگەر مادام وەسیلەیە وەسیلە چییە ئەگەر پێویستی کرد پارتی هەنگاوێ دوان پێنج دە بنێ بەرەو ڕووی یەکێتی نیشتیمانی کوردستان مەسلحەتی کورد و کوردستان ئەوەی پێویست بوو ئەبێ پارتی بیکە ئەوەیە کە پارتی وەسیلەیە ئەژینا پارتی خۆی لە خۆیان هیچ نییە یەکێتیش هیچ نییە ئەمانە وەسیلەن هەدەف نین اینجا ئەوەی جەنابە دێڵێ لەوانەیە ئینسان نەتوانێت هەموو زانیاریەک یعنی لەم شاشەیەوە بێڵێ لە بەروی بیرن نەچێ لە ڕابردووە ئێمە زەرەری گەورەمان کردووە لەوەی کە مفاوزاتی ئێمەوەیشێتی لە بەردەم کامێرەیە هەندێک قسەی لەسەر وتراوە ئێستا من زۆر دڵم بۆ خۆشە هەرچی مفاوزاتی ئێمە هەیە لەم 6 مانگی ئەخیرایە ئەمانە هەمووی لە پشتی کامێرەوە کرێت و یەک سەماعەشی لێ نییە و مفاوزا بێوا بێ لە هەموو دنیاوایە ئەنجا تخوا حەزەکەم یەک قسم لەسەرەوەی سوشال میدیا بەڵێ سیاست لە فەیسبوک و لە ئینستاگرامەوە ناکرێ سیاست بێک و دابنیشی بەڵێ ئەبێت چایەک بخۆیتەوە لەگەڵ یەکتریە جۆ لە یەکتری بگری متەواضع بی حەقانیەتە هەبێ و هەموو شتێک بۆ خۆن نەوێ لەبەرەوە نابێ یەشێتی هەموو شتێکی بۆ خۆی بوێ نابێ ئێمە هەموو شتێکمان بۆ خۆمان بوێ بۆیە ئەمەی لەسەر فەیسبووکە کرێکاکە زانە ئەمە نە سیاسەتکردنە
يعني من ڕخنەم هەیە لە ئەفکاری تۆ بەڵێ با وتارێ بنووسم ڕخنە لە ئەفکاری کاک زانا بگرم بەڵام من حەقی ئەوم نییە کەسایەتی کاک زانا بخەمە ژێر پرسیارەوە ڕاست بۆ لەقەت کەرەمنا بەنی ئادەم بەنی ئادەم ڕاست خوا کەرامەتی داوە بە ئینسان تۆ لە یەسەنیتەوە ئەجا ئەمە ناخۆشیەکە لەکوایە ئەمە شۆڕە بێتەوە یعنی جنێوی ناشرین بە ئایلە بە کەس و کار بە مانایە سنەی وا پێیا بۆ کاگاری ینی ئەڵەی لە قاموسا بۆ یەگەڕ قاموسا بۆ یەگەڕنیە یعنی بەڕاستی بە ئەرەوەی کە بتم یەشێتی بە پارتی ئەسڕێتەوە پارتی بێتی ئەسڕێتەوە بەڵام ینی بۆ نمونە پێت وایە کە من ئێستا 50 پێی جنێو بە پارتی بڵێم یان پارتی زنێو بە یەکێتی بڵێ یەکێتی و پارتی بۆ ڕوخێن بۆ ئیکەین بەڵام شتێکی تر ڕۆیە سەیری پارتی بشێتی بۆ ناڕوخێن بەڵام ئەخلاقی کۆمەڵگە تێگەیتەوە من ویستم باوە بڵێم لە دوای ڕخنەیەکە ئەگەر لە کەوانەیەکە برادرانی کاتی خۆی بزوتنەوەی گۆڕان نیگەران نەبنەوە شتێک هاتە ناو مێدیاوە بێبەهاکردنی هەموو شتێک بێ ڕێزیکردن بە هەموو شتێک باسکردنی گەندەڵی دزی ئەمانە تەیدکردنی عەدالەت کەس لاری لێ نییە وانێ کەسێک گەندەڵە ئێمە لێرە بەرنامەمان کردووە ئەنواع ئەشکال شت وتراوە هێرۆخان پاڵپشتی کردن و تێتی باوکە لە سلێمانی بوو کابرایەکێتی بوو لە شاخ هات بۆ خوار گەندەڵی کرد لە تەلەڤیزۆن باسی کرد بۆی فێر بێ بەرنامە شایەتە بۆ بەڵام مەسەلەن کۆمەڵ شتیان هێنایە ناوە بێبەهاکردنی گەورە بچووکی ینی ئەمە لەسەر ئاسایشینەتەوەی لەسەر ئینتیمای نیشتیمانی زەرێکدانەیە گەر بەردەوام بیت لەسەر هەمووی کاکە ئەزانی یعنی شەهید بڵێ یعنی تۆ لە هەنێ خەڵکی بگەنی بڵی جا شەهید چییە جا ئاڵات چییە ئێ باشەکەوەتە چی شتە خاک چێڵن نیشتیمان هیچ نییە شەهید هیچ نییە و ئاڵاکەشە هیچ نییە ئەی چی لای تۆ شتە یعنی ئەمە وەکو عەرزم کردی ئەمە بێبەهاکردنی هەموو ئەو شتانەیە کە دابوونەریت و ئوسلوبی بیرکردنەوەی میلەتێکە کە بەیەکەوە بەستێ ئەوانەی کە شارەزاییان هەیە لە سیستەمی دیموکراسی یعنی کاکزانە دیموکراسی معنای بەرڵایی نییە دیموکراسیەت ئەبێ حیمایە بکرێ چێ حیمایەکە قانون ئەی بۆچی لە عالەمە پۆلیس هەیە ئەگەر میلەتانی ئەوروپا شامی شەریف بوونایە ئەی پۆلیسیان بۆ چییە مخابراتیان بۆ چییە چونکە ئەبێت دیموکراسیەکە حیمایە بکرێت ئێمە ژواین ئەو شکان نەهەیە لە ئەوروپا نابابنا ئەو ناڵن ئازادی و دیموکراسی من عەرز بکەم با چوار کەس بچێتە بەردەم وەزارەتی ناوخۆ لە لەندەن بەرد بگرێتە شوشەکانی بیشکێنێ ئەنجا بزانە پۆلیسیان لێکە نەخێر لە ئەمریکا بایشی ئاڵای ئەمریکا بسووتێنێ ئەڵێن تەبیعیە ئەڵێن ئاساییە خۆچی وتووە بەسەلەن با لە تورکیا با دوور نەکەوینەوە لەم تورکیایە با یەشێک لە ناوەڕاستی ئەستەموڵە هەستی ئاڵایشی گەورەی تورکیا بێنە بیسووتێنێ با بەڕەسمی کەمال ئاتاتورک بسووتێنێ زە بزانە چی پێکەن نەک پۆلیس و ئەمانەش هەر خەڵکەکە لی قوبوڵ ناکەن ینی ڕێزگرتن لە بەهاک نیشتیمانی و نەتەوایەتەکانی خۆت بۆچی مەسەرەن ئەوە ڕێز نەگرتن لی دموکراتی و ئازانی من زۆر جار سەیریکە ئێستا تۆ بە ماوەی لە تاریخی میلەتێکە بە ماوەی چەند مام جەلالێک لێ دروزە بێ خۆ هەموو ڕۆژێ ئینتاجی مام جەلال ناکەی لە قەرنێکە دوانی وای تایە 100 ساڵ بەڵێ ئێکا کە تۆ چۆنەمە بێ بەهاکەی یەکێتی مەبە دەنگیش مەیە بە یەشێتی بەس ئیحترامی خۆت بگرە وەکو کورد وەکو چۆنە بێ ڕێز لە مەلای جزیری بگری ئەبێ لە شێخ مەحموود بگری ئەبێ لە نالی بگری ئەبێ لە قازی محەممەد لە مەسعود محەممەد لە مەلا مستەفا لە مەسعود بەرزانی وەکو چۆنە بێ ڕێز لەمانە بگری تۆ ئەبێت نیشتیمان مقدسە لای من من کە سوێن یعنی من کە وتارێک دەست پێەکەم لە هەر شوێنێک لەو پەڕی قەنەعەتی خۆمەوەڵم بە ناوی خوای بەخشندە و میهرەبان خالق و خاوەنی خاچی پیرۆزی کوردستان جوان بڕوان بەمە هەیە یعنی ئەمە نە تەمسیلە نە شیعرە مەبدەئی شەخسی خۆمە لەبەری لای من کوردستان هەدیەی خوایە بۆ بەشەری کورد ئەبێ وەکو ڕۆحی خۆی بیپارێزێ بۆیە کوردستان مقدسە بەڵام ئەو بێسەروبەری و کۆمەڵشتانە هەیە تەفاسیلی و بەرنامێک ئێمە باسمان ڕاستە
کاگاری با من ئەوش بە جەنابەت بڵێم مەسەڵەن بەڕێزت بەرپرسی لە قیچواری باسی کاک مەسعودت کرد بەڵێ ئەوە مەرحوم مەلا مستەفا ئەوە هەر تا ئێستا هیچ عازێک هەر ناتۆ چکۆزانن لە ئەوە نابێت لە گەرمەی ناکۆچیەکاندا لە گەرمەی ناکۆچیەکاندا کە هەندێک جار خودی سەرۆک بافڵ بە ئامانگیراوە کاک قوبادەوە هێر زۆر بە خراپی بە ئامانگیراوە مەسەلەن سەرۆک مامجەلال ڕۆحی شاد بێ بە ئامانگیراوە ئێمە لە کورسات بە ئەو بڵم دەستگای میدیای کورسات سەرپەرشتیارەکانمانی ئازاد و کاک مەسعود بپارێز نێڵم میوانێکتان ئەخلاقا میوانێکتان هێناوە نێڵن بۆ مانانی خۆ ئەو کەسێکە ئەو قسەیەکان سەرۆک بافڵەش مەسەلەن پێشتر هێرۆخان بۆ مەسەلەن کاقوبادیان شاناسخانە بەو مانایی هەندێک شتێتۆ ئێمە بۆ یەکتر بێ بەها ڕاستە خەتی سوور هەیە ئێستا من کاکە من ڕۆژنامەنووسی یەکێتیم کاگاری پارتی بە هەمومان شتەکان جوانە هەرێکی لە شوێنی خۆی باشە پێشنیازی کاگاری بۆ هێزولایەنە سیاسەکانی دەرەوەی یەکێتی و پارتی بۆ چییە بۆەوەی بتوانن بەتایبەتی ئەگرت و دەستێکی خێری هەبوو ئارێ وەڵڵا خوا سەلامەتیان کە و خۆزەزای بە خێریان باتەوە بە تایبەتی مامۆستا سەلاحەدین بەهادین ئەرکی نیشتیمانی ئەوانە هەرچی قووەتی هیچ تەجروبەی سیاسی و دیپلۆماسی هەیە بەکاری بێنن بۆ نزیکبوونەوەی ئەمۆیشەتی ساڵاتۆ معارەزە بێتە نێوان دەسەڵات وڵی ئەوەش عیبە زانی بۆ لە هێزولانە سیاسەکانی تر بۆ ئەوەی کە زۆر جار ئەوترێ قواری هەرێمی کوردستان هەیە بۆ یەکێتی و پارتیگەر پامێکی نەتەوەی مەسەلەن ئەگەر بۆ چەند خولەکێک پۆستی بەرپرسی لە قوو پارتیاتی لە کاگاری وەربگرین بڵێ وەکو کوردێک کاکە وەکو پارتیەکیش بەڵام بەبێ پۆست چی ئەڵێ من باکسی پێ بڵێم من کابراکی قەومیم جای تریژوتم بڵێ من پێشەوەی پارتی من کوردم بڵێ من لەبەر خاتی کورد پارتیم بڵێ ئەو وەسیلەی جەنابی سەرۆگە فەرمێ پارتی بەکار ئەهێنین بۆ خزمەتی گەل و نیشتیمان ئێمە ئەنجا مهمەکە ئەو تخوا بە ئەوەش بڵێم بەڵێ فەرموو وابزانم لە شوێنی تر باسم کردووە مامۆستا مەسعود محەممەد خوای لێ خۆش بێ لە شوێنێکە ئاڵێ ئەگەر گۆشت خواردن لە دارستان حرام بکرێت مهم ئەوە نییە کەروێش و ئاسک بێن ڕێکەوتنەکە ئیمزاکەن خۆ خۆیان گۆشتیان نەخورێ مهمەوە شێر و پڵەن ئیمزایکەن بەڵەوە وایە ئەم ئیشە خێرەی کە ئەم لایەنە سیاسیانە ئیکەن ئەبێ هاندەرێک بێت بۆ ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەم نیشتیمان پەروەری ئەو لایەنە سیاسیانەمان بیر نەچێتەوە دواتر و هەم کاریگەری هەبێ لەوەی کە هەنگاو بەرەوەکتر بنین و زیاتر لە یەکتر نێزیکەوینەوە ئەگەر پەیامێک هەبێ بۆ سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ پێی بڵێ لێرەوەکو بەرپرسی لە قۆک و کادرێکی پارتی دموکراتی کوردستان چی پێڵێ کاک بافڵ پێی ئەڵێم کاک بابڵ تۆ کوڕی پیاوێکی زۆر گەورە و شۆڕژێڕی حەق وایە پێشەوەی هەر شتێبی کوردبی ئەو هەموو ڕابردووەی ئەم عایلەیە یعنی ماڵوێرانی و ئاوارەی و چونکە با یەکشتی پێ بڵێم مناڵی سەرکردە باڵەکانی ئەم میلەتە ڕاستە باوچان شەهید نەبووە بەس وەکوهەتی و گەورە بوون لەبەری بە حیاتی باوچان لا نەبووە جا ئامان دایکیان لا نەبووە لەبەری ئەوش لە شاخ بوو لای لە ماڵی باپیریان گەورە بوون زۆر نەخۆشە بۆ مناڵەوە بەڵام ئەوەیە هیچ شتێک بە قەنەعەتی من یعنی بڵێن تەنازول نییە بە پێچەوانە و زۆر گەورەیە بۆ سیاسەتمەدارێک لە پێناو نیشتیمانەکەی ئەوکو چۆن پێشمەرگەیەک لە پێناو نیشتیمانەکەی ڕۆحی خۆیە کا بە قوربانی بۆ سیاسەتمەدارێکیش هیچ شتێک نەتەنازولە نەتەسلیم بوونە چی بە بڕێز کاک مەسعود بارزانیاڵێ بە جەنابی سەرۆگەڵێم جەنابیان پێویستە وەکو قائیدێکی نەتەوەی وەکو چۆن دایم ئەفەرمێ حیزب وەسیلەیە وەکو چۆن بە ئێماڵێ ئێوە ناڵێ ئێمە مەسەلاڵێ پێویستە یەکێتی و پارتی ناڵێ ئێمەویشێتی ئەو مووقعی خۆی بە قووەترین و باڵاترین مووقع من حەزەکەم هەروە بمێنێتەوە زۆر سپاس بۆ بەڕێز ئاریارسین بەرپرسی لە قیچواری پارتی ئەو پێش نەوتم شێخ شێخ ئاریارسین شێخاتیگە لە چێواتۆ کاگاری من کوڕی شێخ محەممەد هەرسینم بەڵێ ئێمە شێخین بەڕێز شێخ ئاری هەرسین
بەرپرسی لە قیسواری پارتی دموکراتی کوردستان سپاس دەکەم سپاس بۆ تۆ بەیوان کە ئەمە تەوزیف بێ بۆ بیرکردنەوەی قیادەی باڵاش ئامین ئامین چیتر ئەو نەهابەتیانی میلەتەکەمان زۆر سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە و بەرنامە تایبەتی پانۆرامامان پێشکەشکردن لەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ